وا دیارە ئەمساڵ ڕێکخراوی شنەبای یابانی PWJ بە هاوکاری UNHCR هەڵدەستێ بە ئاوەدانکردنەوە یاخود دروستکردنی خانوو بۆ ئەو ساحێب خێمانەی یاخود ئەو دانیشتوانی کەمپی قوشتەپە کە نیشینگەکانیان خانوونیە واتە خێمەیە لەژێر چاودێری ئیدارەی کەمپی قوشتەپە کە دەستگای خێرخوازی بارزانی ئیدارەی ئەو کەمپە دەکاتن. ڕێکخراوی شنەبای یابانی هەڵدەستێت بە دروستکردنی خانوو بۆ 242 دانیشتووی کەمپ لە ساڵی 2019 وا بڕیاریشە لە ساڵی 2020 76 نیشینگەیکە کە خانوونینە واتە خێمەنە ئاوەدان بکرێتەوە. پرۆسەکە خۆی ڕێکخراوی شنەبای یابانی هەڵدەستێت بە دابینکردنی مەوادی دروستکردنی بینە، هەروەها بە دابینکردنی بودجەی یاخود بڵێن بڕەپارەیەک بۆ کرێکار بۆ وەستا و دروستکردنی خانووەکە لەلایەن خاوەن نیشینگەکە دەبێتە خاوەن نیشینگەکە خۆی هەڵدەستێت بە سەرپەرشتیکردنی دروستکردنی نیشینگەکە. تەنها ئەوەیە کە ئێمە وەکو ئیدارەی کەمپ وەکو دەستگای خێرخوازی بارزانی چاودێر دەبین لەسەر چۆنێتی بەڕێوەچوونی پرۆسەی دروستکردنی خانووەکە بە هەماهەنگی لەگەڵ UNHCR و ڕێکخراوی شنەبای یابانی.